شەڕی چاڵدێران و ڕۆڵی کورد. شەڕی چاڵدێران لە 23 هەشتی ساڵی 1514 بە یەکێک لە شەڕە گرنگەکانی مێژووی عوسمانیەکاندا دەنرێت. تورکەکان زۆر شانازی بۆ مێژووەوە دەکەن کە توانیویانە ئیمپراتۆرێتی سەفەوی لەو شەڕەدا تێک بشکێنن. بەهۆی ئەوەی ئەم جەنگە لەسەر خاکی کوردستان ڕوویدا، کوردیەکێک بوو لەو نەتەوانەی کە زۆرترین زەرەر و زیانی بەرکەوت. هۆکاری هەڵگیرسانی ئەم جەنگە بە چەند خاڵێک دەخینە ڕوو. یەکەم، پێگەی گرنگی جوگرافیای کوردستان کە کەوتبۆ نێوان سنووری هەردوو ئیمپراتۆرێت و هەر لایەکیان دەیویست زۆرترین بەشی کوردستان بخاتە ژێردەسەڵاتی خۆیەوە. کوردستان خاکێکی دەوڵەمەند بوو، بۆ کشت و کاڵ، باغداری، ئاژەڵداری، بازرگانی هەتا دوایی. دووەم، هۆکاری مەزهەبی. شاه ئیسماعیلی سەفەوی دەیویست زۆرترین خاک داگیر بکات و خەڵکەکەی بۆ سەر مەزهەبی شیعە بگۆڕێت. سێم، هۆکاری دیبلۆماسی. مێژوونووسان باز لەوە دەکەن کاتێک سوڵتان سەلیم تاجی ئیمپراتۆرێتی عوسمانی خستۆتە سەری لە ساڵی 1512 بۆ 1520 شاه ئیسماعیلی سەفەوی پیرۆزبایی لێ نەکردووە و نوێنەری خۆی بە نامەی پیرۆزبایی و دیاریەوە نەناردووە. ئەمەش بۆتە هۆی دروستبوونی گرێکی دەرونی و ڕقی شەخسی لە شاه ئیسماعیل. چوارەم، هاندانی وڵاتانی زلهێزی ئەوسا، ئیسپانیا، فەڕەنسا، بەریتانیا، پردوکال بۆ شاه ئیسماعیل تا شەڕ لەگەڵ عوسمانەکان بکە، چونکە نفوزی بەهێزی عوسمانەکان لە ئەوروپا مەترسی بوو لەسەر بەرژەوەندیە بازرگانیەکانیان و ویستیان بە هەڵگیرسانی شەڕ عوسمانەکان لاواز بکەن و سەرقاڵی بکەن بە ڕۆژهەڵاتەوە. پێنجەم، سیاسەت و خواستی هەموو ئیمپراتۆرێتەکانی جیهان شەڕ و فراوان خوازی بووە بە مەبەستی بەدەستهێنانی سامان بە تاڵانی و مانەوەی دەسەڵاتەکانیان و بەهێزبوونیان. دوو کەسایەتیش هەرچەندە لەسەر هەمان ئاینیش بوون، کەچی ئەوە نەبوو هۆکاری ئەوەی کە شەڕدژی یەک نەکەن، چونکە چاوی تەماع و تاڵانی تاوانکردن و فراوانخوازی لە چاوی برای دینی بەهێزتر بووە. شەشەم، بەهۆی ئەوەی سوڵتان سەلیم پەیوەندی دیبلۆماسیەکانی لەگەڵ ئەوروپا باش بوو، پێیوا بووەوە هەلێکە کە بتوانێت فراوانخوازی و داگیرکاری بۆ ناوچەی نفوزی سەفەویەکان ئەنجام بدا، ئەوانیش بێدەنگ بن. ئەودەم عوسمانەکان ئیتر دەرفەتی فراوانخوازیان بە ئاڕاستەی ڕۆژئاوا نەما بوو، دەیانویست بۆ قەرەبووی ئەوە لە ڕۆژهەڵات پێگەی خۆیان بەهێز بکەن. شتەم، خاڵێکی زۆر گرنگ کە وای کرد ئەو شەڕە ببێتە حتمی، هەوڵە دیبلۆماسیەکانی سوڵتان سەلیم بوو لە ڕێگەی مەلا ئیدریسی بەدلیسیەوە توانی پشتیوانی 16 میری کورد بەدەستبێنێ بۆ شەڕدژی سەفەویەکان. ئەمەش هەندێکی باش بوو بۆ ئەوەی شەڕەکە هەڵگیرسێ، چونکە زۆرینەی میرە کوردەکان بە حکمی ئەوەی سونە مەزهەب بوون زیاتر حەزیان بە پشتیوانی عوسمانەکان دەکرد. ئەمە جگەلەوەی مەلا ئیدریس لە سەرزاری سوڵتانەوە مەڵێنی سەربەخۆیی بە میرەکاندا بوو لە چوارچێوەی ئیمپراتۆرێتدا. جگە لە سەربەخۆیی سوڵتان بەڵێنی دابوو کە لە ناو میرەکاندا پشتیوانی لە پشتاوپشت وەرگرتنی دەسەڵات بکات. بە بەدەستهێنانی پشتیوانی کورد سوڵتان سەلیم هەستی کرد خاڵی بەهێزی بۆ یەکلاییکردنەوەی شەڕ بەدەستهێناوە. لەم خاڵەوە بۆمان دەردەکەوێت کە ڕۆڵی کورد یەکلاکەرەوە بووە بۆ سەرکەوتنی عوسمانەکان. لە ئەنجامدا شەڕەکە بە تێکشکانی سەفەویەکان کۆتایی هات، تەورێزی پایتەخت داگیرکرا و ژن و منداڵەکانی شاه ئیسماعیل بەدیلگیران. سامانێکی زۆریان بە تاڵانی دەستکەوت. بەهۆی ئەوەی شەڕەکە لەسەر خاکی کوردستان ڕوویدا، کوردیش لە هەردووبەری شەڕ لە پێشی شەڕەکەەوە بوون، زۆرترین کوشتار و گیان لە دەستدان نسیبی کورد بوو. ئەمە جگەلەوەی ئەم شەڕە زیانی بە ژینگە و سروشتی کوردستان گەیان. لە ڕووی ئابووریشەوە بەوەی سووتانی چەندین بوون و کۆبوونەوەی زیاتر لە 200,000 هێزی شەڕکەر لە هەردوولا، تێکدانی ڕەز و باخەکان و بەکارهێنانیان بۆ خۆراکی لەشکرە بە شەڕهاتوەکان، خواردنی هەزاران سەرمەڕ و ئاژەڵ زیانی گەورەیان گەیان بە ئابووری ناوچەکانی شەڕ. دوای سەرکەوتنی عوسمانەکان ئیتر لێرەوە نەهامەتی کورد دەستی پێکرد. کوردستان بۆ یەکەم جار دابەشی سەر هەردوو ئیمپراتۆرێتی عوسمانی و سەفەوی بوو. دابەشبوونی جوگرافی، دابەشبوونی کۆمەڵاتیشی بەدوای خۆی داهێنا. هەندێک لە عەشیرەتەکان بەشێکیان کەوتنە ناو قەڵەمڕووی سەفەوی و بەشی زۆریشیان کەوتنە ژێردەستەی تورکە عوسمانەکان. سوڵتان لە بەڵێنەکانی پەشیمان بۆوە. لێرەوە ناوی مەلا ئیدریسی بەدلیسیش وەک کوردێکی خاین کەوتە ناو مێژووی کورد کە بۆ بەرژەوەندی عوسمانەکان میرە کوردەکانی لە خشتە بردووە. میرنشینەکانی شەریەکە و بەجیا لە کات و شوێنی جیاوازدا بۆ بەدەستهێنانی سەربەخۆیی چەندین ڕاپەڕینیان ئەنجامدا کە هەمویان شکستیان هێنا و کارەساتی زۆر و کۆمەڵکوژی و لە داردانی میرەکان و کۆچبەری بۆ وڵاتانی قەفقاسیا و سووتانی گوندی کوردانی بەدوای خۆی داهێنا. پێشەڕی چاڵدێران
خاکی کوردستان شوێنی ئاڵوگۆڕی کاڵا بازرگانیەکان بوو. دوای شەڕ بازرگانی گورزی گەورەی بەرکەوت. لێرەوە بۆمان دەردەکەوێ کە هەتا هەردوو ئیمپراتۆری بەهێز بوون هیچ لایەکیان نەیانوێراوە دەست بۆ کورد بەرن و شەڕی لە دژ بکەن. هەموو میرەکان بەسەر بەخۆی ناوچەکانی خۆیان بەڕێوە دەبرد و پشتاوپشت دەسەڵاتیان هەبوو. بە لاوازبوونی سەفەوی ئیتر تورکەکان ترسیان نەما، هەم لە بەڵێنەکانیان پاشگەز بوونەوە هەم هەر میرێک ڕاپەڕینی بکردایە بە توندی بە ئاگر و ئاسن سەرکوتیان دەکرد. ئەمەوێ ئاماژە بە خاڵێک بکەم. ئەتاتورکیش هەمان سیناریۆی سوڵتان سەلیمی لەگەڵ میرە کوردەکان دووبارە کردەوە و کۆمارەکەی بە هاوکاری کورداندا مەزراند. بەڵێنی ئۆتۆنۆمی پێدابوون، ئەویش پەشیمان بۆ و دوجار بە دڵندانە پەلاماری کوردیدا و کۆمەڵکوژی ئەنجامدا. دەستورێکی فاشیستانی بۆ تورکیادانا کە تا ئێستاش سەرچاوی شەڕ و نەئارامیە بۆ گەلانی تورکیا. ئەردۆگانیش لە ئێستادا لە پرۆسەی ئاشتی لەوە دەچێت بە فڕوفێڵ بێ، بەڵام کوردی ئازاد نەکوردی بەرەیە هەڵ ناخەڵەتێت. عوسمانەکان بەهۆی سەرکەوتنیان لە شەڕی چاڵدێران بەهێز بوون. لە حەفەی پێنجی 1639 واتە دوای 125 ساڵ لە سەردەمی سوڵتان مورادی چوارەم و سەفەویەکان لە سەردەمی شاه عەباسی سەفەوی پەیماننامەی زەهاویان بەست. لەم پەیماننامەیەدا بە فەرمی خاکی کوردستان لە نێوان هەردوو ئیمپراتۆریەتدا داباشکرا. بۆ ماوەی 800 ساڵ شەڕ لە نێوانیاندا ڕووی نەدا. یەکێک لە خاڵەکانی ڕێکەوتنامەی زەهاو ئەوە بوو هەر کاتێک کوردەکان ڕاپەڕین ئەنجام بدەن هەردووکیان پێکەوە سەرکوتیان بکەن. ئەو سیاسەتە تا ئێستاش کاری پێدەکرێت. چەندین جار دەوڵەتی تورکیا و ئێران پێکەوە هێرشیان کردوتە سەرگەریلاکانی ئازادی کوردستان. هێرشەکانیان وەک ڕابردوو بە سەرکەوتنیان تەواو نەدەبوو، بەشیان تێکشکان بوو. لە ڕابردوودا هەمیشە داگیرکەران سەردەکەوتن، بەڵام دەرەنجامەکان ئێستا پێچەوانە بۆتەوە. ئەتوانین بڵێن لە مێژووی کووردا شەڕی چاڵدێران لە ساڵی 1514 و ڕێکەوتنامەی زەهاوی 1639 دوو ڕۆژی ڕەشن. بۆ ئەوەی ئەو ڕۆژە ڕەشانە بەرەوکمان نەگرنەوە پێویستە ئەزموون لە ڕووداوەکانی مێژوو وەربگرین. وانەکانی مێژوو ڕووناکەرەوەی ڕێگەی خەبات و تێکۆشانی ئێمەی کووردا. چاوەکان یەکەم ئەلادین سوجادی، مێژووی ڕاپەڕینەکانی کورد، چاپی یەکەم 1961. دووەم نەجاتی عەبدوڵڵا، کوردستان و کێشەی سنووری عوسمانی سەفەوی 1639 بۆ 1947، چاپی یەکەم هەولێر 2001. سێەم هاشم حیجازی فەڕ، شای ئیسماعیل و جەنگی چاڵدێران، وەرگێر کەماڵ ڕەشید شەریف، چاپی یەکەم 2002 سلێمانی. چوارەم دکتۆر کەمال مەسەر، چەند لاپەڕەیەک لە مێژووی گەلی کورد، بەشی یەکەم بەغداد 1985. پێنجەم محەممەد ڕەسوول هاوار، کورد و باکووری کوردستان لە سەرەتاوی مێژوو تا شەڕی دووەمی جیهانی، بەرگی یەکەم چاپی یەکەم سلێمانی ساڵی 2000. ئامادەکردنی ئیبراهیم فەرەج.